ئەبینی بە ناوی دیموکراتی و ئازادی و مافی مرۆڤیشەوە مافی ئافرەتەوە لە شاشەی تەلەڤیزیۆنەکان نیشان ئەدرێن کە ئەمانە ئازادن و چی لە بەرەکەن و چی ئەخۆن و چی لە ئەڵێنوانە ئازاد لە کاتێکە وەڵڵی قوربانی یەکەمی دەستی ئەم سیستەمە ئافرەتە داماوەکانن کە بەداخەوە کە باسم کرد کاڵا بێبەهاکان پێیان بە بەها ئەکرێت لامان کاتە لە شترۆشیان پێکرێت وەکو کارتێکی فشاری سیاسی بەکاریان دێنن و مافیایەکان پارەی زۆران پێ پەیداکەن لەولاش و حکوومەتیش زەربێکی زۆر وەرەگرێت لە ئەنجامی ئەو هەموو بەدڕەوشتێکە نزیکەی 200,000 کەس لەو جێگانە ئیشەکەن وەکو بەڕەسمی کە ئیش بکەن نزیکەی 200,000 کەس لەو پوفانەی باڵمانی پێلەن پوف لەو جێگانە ئیشەکەن لەو کارخانانە کە ئەمان هەموو زەریبە ئەدەن بە حکوومەت بۆی حکوومەتیش ئەزانی کە ئەمانە دەست بەدەستیان پێکرێتن و بازرگانیان پێوە ئەکرێت بۆیشە ئافرەتان چەندی جار ڕژانە پێش پەرلەمانی ئەڵمانیا مزاڕەیان کرد خۆپیشاندانیان کردیان بەسە بیتر بۆ بازرگانیکردن بە ئافرەتان لە ئەوروپای بە تایبەتی لە ئەڵمانیا چووکە لە ئەڵمانیا لە 2002دا بەڕەسمی کرا کە ئەم بازاڕانە هەبێت لە وڵاتەکانی کە دیسکۆ ئەوانە هەنە بەڵام لەشفرۆشی بەڕەسمی کەمتر هەیە بۆیش بینی بەڕەشپۆشیەوە بەجلی ڕەشەوە لە بەردەم پەرلەمانی ئەڵمانیا خۆپیشاندانیان کە بەڵام وەڵامیان چێ وەڵامیان دنەوە حکومت قازانجەکە و مافیەکانش قازانجەکەن و لەولاشەوە بۆ سەرنجڕاکێشانی گەشتیارانیش بازارێکی باشە لەولاشەوە ئافرەت ئەبێتە قوربانی نابێتە قوربانی وەڵێ فیننار ئەمە قسەکەیتیان و کەسی بەهانەیان نایەت لەولاشەوە لەسەر شاشە تەلەڤیزیۆنەکانە بە جوانترین شێوە نیشان ئەدەن کە ئەمانە ئازادن واللهی ئەم وێنانێک کە بڵاو بنەوە بە دڕەوشتەکان ئاگادار بن جگە لەوەی کە گوناحیان نەگاتێ ئەو کەسانێک کە سەیری ئەم ئافرەتانەکەن کە لە فلیمە پۆڕنەکان با بڵێن یان وێنەکانیان و ئەگەر ئیمانیشان نییە با مرۆڤایەتی بەکاربێن سەیریان نەکرد چونکە ئەم ئافرەتانە لەشفرۆشیان پێواکرێت بازاران پێگەرمەکرێت فلیمیان پێ بڵاوکرێتەوە وێنیان ئەگیرێت واللهی 199 لە دەیان نۆی بەخۆشی خۆی نایکات بۆ ئەمە بەسەش یەک نمونەت بۆ